لا یەکەمین یاری قۆناغی پێشکۆتایی مۆندیالی قەتەر تیپێکی ئەمریکای لاتین و تیپێکی ئەوروپا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. ئەرژەنتین توانی باری لاری شکستی یەکەم یاری کۆمەڵەکەی بەرامبەر سعودیا ڕاست بکاتەوە و لە قۆناغی هەش بە زەحمەتێکی زۆر و بەلێدان یەکلاکەرەوە لە هۆڵەندایان بردەوە و گەیشتنە پێشکۆتایی و لەم قۆناغەشدا ڕوبەڕووی کرواتیا دەبێتەوە. هاندەرانی تانگۆ هیوایان بە مێسی و هاوڕێکانی هەیە جارێکی دیکە هەڵبژاردەکە بگەێننەوە یاری کۆتایی جامی جیهانی. پێم وایە یاریێکی باش دەکەین وەک 4 ساڵم و بەرکردمان. دەزانی دڵنیا بە دەتوانین سەر دەکەوین، دەتوانین لە هەموو تیپێک ببینەوە وەک بەرازیل، یابان، ئینگلتەرا، دانیمارک. پێم وایە دەتوانین لەگەڵ هەموو هەڵبژاردەیەک یاری بکەین. بێگومان بە دڵنیاییەوە دەزانی ئەمە ڕووداوێکی گەورەیە، جامی جیهانیە، هەمووان دەیانەوێت خۆیان نیشان بدەن. هیوادارین بتوانین لەگەڵ فەڕەنسا یان مەغریب لە یاری کۆتایی بین. گرنگ نییە کێ دێت، پێم وایە ئێمە ئامادەین. مێسی هەمیشە یاریزانێکی باشە و نایابە، هیچ پرسیارێک لەو بارەیەوە نییە، بەڵام پێم وایە ئەمە تەنها سەبارەت بە مێسی ئێمە تیمێکی تەواومان هەیە. 4 5 6 7 یاریزانمان هەیە دەتوانین بێنە ناوە و بگۆڕدرێن، جیاوازی دروست بکەن. من دەبینم دیبالا یاری ناکات و یاریزانێکی باشە. دیماریا وا دیارە ئامادە نییە، تیپێکی باشە، بەڵام تیپەکەیان چەند یاریزانێکی تێدایە تێکەڵاوە لە یاریزانی لاو بە ئەزمون و بەهرەمەند. کرواتیای دووەمی مۆندیالی ڕابردووش لە قۆناغی هەشت توانی بەرازیل لە جامەکە دوور بخاتەوە و نزیکن لەوەی جارێکی دیکە و بۆ دووەم مۆندیال یەک لە دوایەک بگەنە یاری کۆتایی. هاندەرانی هەڵبژاردەیەش ئەگەرچی ڕوبەڕووبوونەوەی ئەرژەنتین بە قورس دەزانن، بەڵام متمانەیان بە هەڵبژاردەکەیان هەیە کە بتوانن بردنەوە تۆمار بکەن. ئەرجەنتین یاریەکە دەباتەوە کە مێسی باشترین یاریزانی یاریەکە دەبێت. یاریکی داخراو دەبێت چونکە کرواتیا یاریزانی گەورەی هەیە وەک مۆدریچ، پێرێسیچ. کرواتیا لە دوایین جامی جیهانی دووەم بووە، ئێمەوە دەزانین. متمانە بە ئەرجەنتین هەیە بەرامبەر کرواتیا بیباتەوە. ئەگەر ئەوان بەرگری بکەن ئێمە یاریزانی نوێمان لە هێرشبردن هەیە وەک ئەلڤارێز، فێرناندێز. ئێمە دەگەین بە یاری کۆتایی. وەک ساڵانێک لەمەوە پێش یاری دەکەن قورسە، بەڵام ئەرجەنتین دەباتەوە. هەردوو هەڵبژاردەی کرواتیا و ئەرژەنتین لە مێژوودا 5 جار ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە. هەردوو هەڵبژاردە هەریەکەیان لە 2 یاریدا براوە بوون و لە یاریەکیشدا یەکسان بوون. لە مێژووی مۆندیالیشدا 2 جار هەردوو هەڵبژاردە بەرامبەر یەکدی وەستاونەتەوە. لە مۆندیالی 1998دا و لە قۆناغی کۆمەڵەکان ئەرژەنتین 1-0 یاریەکەی بردەوە. لە مۆندیالی 2018دا و لە قۆناغی کۆمەڵەکان بۆ دووەم جار ڕوبەڕوو بوونەوە. لەو یاریەدا کرواتیا توانی بە ئەنجامی 3-0 یاریەکە بباتەوە. ئەوەی دەمێنێتەوە لە مۆندیالی 2022 هەردوو هەڵبژاردەکە بۆ یەکەم جار لە قۆناغی کرانە دەرەوە ڕوبەڕوو یەکدی دەبنەوە و تەنیا یەکێکیان پلیتی یاری کۆتایی دەبڕێت. ئەرژەنتینیەکان دەیانەوێت هاوشێوەی مۆندیالی 2014 جارێشتر بگەنەوە یاری کۆتایی و بە بەدەستێنانی نازناوەکە مێسی دڵخۆش بکەن. لەلایەک کەش کرواتیەکان دەیانەوێت هاوشێوەی مۆندیالی 2018 جارێشتر بگەنەوە یاری کۆتایی و ئەمنەوەیە سوود لێ وەرگرن بۆ بەدەستێنانی نازناوەکە. حسێن محەممەد، کەناڵی پێیان، دەوحەی پایتەختی قەتەر.